بینەرانی عزیز و خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی و خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە شەوبوو مرادی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیت قسە و باسەکەین سەبارەت بە 8 مارس ڕۆژی جەهانی ژنان. ئیجازە بدەن پێشەکی بە شەوبوو مرادی و بە هەموو ژنانی دنیا و ژنانی ئێران و کوردستان ڕۆژی جەهانی ژن تەبریک بڵێم. شەوبوو مرادیەکە دەنجی منەبیسی بەخێربەی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ دەنگی تۆ بیسم وێڕای ڕێز و سڵاو بۆ خۆت و دەستخۆشیت لێکم بۆ ئەم بەرنامە جوانە کە ڕێکت خستووە و سپاس دەکەم بۆ دەرفەتێک کە بۆ منت خوڵخان کە لە بەرنامەکە بەشداری کەم و هەروەها سڵاو ڕێزی تایبەتم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ و لە پێشدا هاتنی 8 مارس ڕۆژی جیهانی ژنان بە هەموو ئینسانهای ئازادی خواز ژن و پیا و لە سەرتاسەری دنیا پیرۆزبایی ئێژم. زۆر سپاس بۆ تۆش کە داوەتەکەی ئەمەت قبول کرد. شەبوو مرادی هەروەکو دەزانی حەزەکەم لە زمانی ئێوە باس بکەی کە نەقشی مەذهەب و سنەتی دواکەوتوو کە لە تەواوی قن و خوشبنی کۆمەلگا لە دنیاە حتا و بەتایبەت لە وڵاتانی ئیسلامیە جاریە، بەتایبەت لە کیشوەرهای ئیسلامی وەکو ئێران و ئەفغانستان و وڵاتانەی کە ئیسلامین وەزەتی ژنان بە لەحاظی ئازادیهای فەردی و ئیجتماعی و ئەم مەسەلەی مەذهەب و دواکەوتووی و مەردسالاری و دەدان و سەدان ڕیسمانی مەرئی و نامەرئی ئەم وەزیەتی ژنانەی مەحدود کردوەوە. پرسیارەکەم نەمە ئایا مەذهەبەکە دەتوانێت مەذهەب و سنەتی دواکەوتووە کە عاملی ئەم هەمووە مەحدودیەت و پایمالکردنی حقوقی ژنان بێت؟ بێگومان مەذهەب ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەیە لە وەزعیەتی کۆمەلگا، بەڵام ئەگەر بمەوێت لە پێشەکیە ئیشارە بکەمەوە کە ئایا فقط مەذهەبە تەنیا مەذهەبە کە ئەم وەزعیەتی پێکهێناوە؟ نا، بەگشتی دنیای کاپیتالیزم، دنیای سەرمایەداری لە مەذهەب وەکو داردەستی خۆی ئیسفاداکە لە واقع بۆ سەرکوتکردنی ژنان کە نیوەی کۆمەلگان و ئەمە دیاردەیەکە کە دنیای سەرمایەداری بۆ بەکاڵاکردنی ژنان وەکوتم مەذهەبی کردووە داردەست خۆی، بودجەهای میلیاردی ئەنێتە اختیار مزگەوتەکان، ئەنێتە اختیار ئاینیەکان بۆ ئەوەی کە بتوانێت لە بچووکترین مەسئلەی کە مربوطە بە مافی سەرەکیترین مافی ژنان تەداخل بکات و سەرکوتی بکات. بۆ نمونە مەسەلەی ئەگەر بگەڕێنەوە بۆ وڵاتانی نزیکی ئێران وەکو وڵاتی عێراق، لە کوردستانی عێراق بە تایبەتی لە دوای تێکچوونی ڕژیمی باس و هاتنە سەرکاری دەسەڵاتدارانی کوردی لەبەر نێوانی ئابووری و نێوانی خۆیان دەسەڵاتداران بە تایبەتی لەگەڵ ئێران مەذهەب زۆر ڕسوخی کردوتە ناو کۆمەلگای کوردی کە بە قەولی خەڵکی ئەو مەنتەقاڵێن باشوور لە ڕۆژە شاهدی کوشتنی ژنانین. ڕۆژ نییە ژن بە بیانووی ناموس نەکوژرێتی، نەسووتێنرێت، چەقۆی دێنەدرێت لەلایەن برا و باوک و لەلایەن هاوسەری ناهاوسەر و لەلایەن نێرینەی دەوروبەریەوە. ئەمە شتێکە کە یاسایەکی بۆ نییە لە وڵاتە کە پێشی پێ بگرێت، یعنی تاوانباران هەرگیز بە جەزای خۆیان ناگەێن و مەخابن بەداخەوە ژنانی کۆمەلگا لە منتیقەی باشوورە زۆر وشیارنی نەسەر مۆزوع ئەو ئەگەر بمانەوێت مقایسە بکەینەوە لەگەڵ وڵاتی ئێرانە ئەوان زۆر وە خۆ نەکەوتون کە پێش بە مۆزوع بگرن. بەڵێ مەذهەب دەستی هەیە لە تەواوی بەتایبەت ئاینی ئیسلام و ئیسلامی سیاسی دەستی هەیە لە تەواوی ژیانی خەڵکە لە ژیانی کۆمەلگا لە
لە هەموو شتێکا تەداخولەکە بە تایبەت بۆ سەرکوتکردنی ژنان لە هیچ شتێک ناگوزارێ. بۆ نمونە لە ئەفغانستانە ڕژیمی تاڵەبان دووبارە هاتە سەرکار، جۆگەلەی خوێنی خستە ڕێ لە ژنان. بۆ نمونە قوتابخانەکان ئەتەقێنێتەوە، کچانی قوتابی لە خوێنە ئەگەوزێن بۆ پێشگیری لەوەی کە ژنان کچان بتوان بچنە مەکتەب، کچان بتوان وشیاری خۆیان ببنە سەر ئەم کارانەکە کە ئێستا لە ئێرانی شایکات. ئێستا بە دەستگیرکردن و ئەدامکردن و لە سێدارەدان و بە خێدانە خواری کچان لە سەربان و بە تەجاوزکردیان لە زیندانە ڕازی نەبووە ماوەیەکی زۆرە دەستی داوە بە ترۆری بیۆلۆژی کچان لە مەکتەبەکان و خواردنەکانیان مەسمومەکات و بەداخەوە تەڵەفاتێکی زۆری بووە. ئەمانە نمونەهایەکن کە نیشانەدا مەسهەب بۆ سنەتهای دواکەوتو و ئرتجاعی ئەتوان تەئسیراتێکی زۆریان بێ، بەڵام ئەمە خۆی تەنها قدرەتی مەسهەب و ئیسلامی سیاسی نییە، بەڵکو قدرەتی سەرمایەداریە کە ئەتوانێت بەم شێوەیە ئەم حکومە بدات بەدەستی ئەوانەوە. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت. لەم قسمەتی ئاخری قسەکان تا باسی لەم مەسمومکردنی چەند شوێنی مەدرسەی کچان لە ئێران تازەجی ئەوڕۆکە من شتەیەکم چاو لێ کرد کە باس لەوە کراوە کە ئەم کارانە و مەسمومکردنی مەدارسەکان و مەدارسی کچان بە دەستوری خودی خامنەیی بووە کە تۆش ئیشارەت پێ کرد. ئێستا پرسیارەکەم لەمەدا لە کوردستانە مبارزەی ژنان هەروەکو ئاگاداری لە بەتایبەت لە کوردستانە بەر ساڵی 58 بەملاوە کە جمهوری ئیسلامی هێشتا تەثبیت نەبوو بە شکڵێکی مبارزەی سیاسی و نظامی ئەرزیاندامی کرد دژ بە کۆنەپەرستی و جمهوری ئیسلامی و دەبینین هەر لە وەختەشەوە تا ئێسش لە بەبۆی حکوومەتای ئیسلامی و دواکەوتو و مەردسالاری هەموو ئەو زوڵم و زۆرە و ڕیسمانە بەیەکۆ وەسڵ بوون بۆ دواکەوتووی ئەمانە بندەستی و تاقیری ژنان تا ئێسش بگرە زیاتر ئێدامەی هەدا لە جۆرافیای ئێرانە. هۆی ئەم مەسەلە بە نەزەری تۆ دوای ئەم هەمووە مبارزە و تەلاش و بربەرەکانەیە چۆنە ئەم معادلە نەگۆڕاوە و جمهوری ئیسلامی و زەرانای ئیسلامی و دواکەوتویی و مەردسالاری و کۆنەپەرستی کە حتا ئەگەرە تۆ بۆ ناو خانەوادەش باوکو و برا و مێرد و هەموو ئەمانەش لە سەرکوتی ژنانە دەور و نەخشیانەدە بۆ تەکمیلکردنی ئەم پرۆژە بەناو پرۆژەی ئیسلام. هۆی چی ئەم مەسەلە؟ مەسئلەی کوردستان تایبەتمەندیەکی جیاوازی هەیە، هەروەکو خۆت ئیشارەت پێکرد لە ساڵەکانی 58ەوە بەرەوەلا سازمان و ڕێکخرا و ئەحزابێکی کۆمۆنیست و چەپ هاتنە ئاراوە، یەکەم سازمانێکە دەستیدا بە چەکدارکردنی ژنان کۆمەڵە زەحمەتکێشانی ئەو دەورە بوو کە دوای بوو بە کۆمۆنیست حیزبی کۆمۆنیست و ژنان بەشدار بوون لە مبارزەی لەگەڵ جمهوری ئیسلامیە، واتای ئەوەیە کە ژنانی کوردستان ژنانێکی شۆڕشقێرن و لە بەرابەر درڕندەی کۆماری ئیسلامی و ئەحکامی ئیسلامیە وسکوت نەبوون، بەڵام بەدەلیل مەسئلەی جغرافیای کوردستان و بەدەلیل ستەمهای مزاعفێک کە لە کوردستان ئەکرێت دیارە جمهوری ئیسلامی نیرویەکی زۆرتری پێتەرخانەدا، چونکە شۆڕشگەری ئەو منتەقە شتێکی بەرچاوە، شتێکی شاراوە نییە. منتها ئەوەی کە ئەم سنەتها و ئەم دواکەوتویە لە ناو ئەو جامعە جێکەوتوتر بووەوە نەکراوە زۆر لەگەڵی مقابلە بکرێت، دیارە کەمی ئیمکاناتی ئەو مناتقە ڕێگرتن لەوەی کە خەڵک زۆرتر هۆشیار بنەوە بە مافەکانی خۆیان پێی ببن. ئەمە یەکێک لە شتایەکە کە جمهوری ئیسلامی وەکو ئەهرۆمێکی فشار هەمیشە ئیسفادەی لێ کردووە، بەڵام معادلاتەکە لە شۆڕشی ئەخیرا گۆڕا بەڕاستی بەشداری بەرچاوی ژنان
چالاکی بەشداری ژنان لە مبارزەی ئەخیرە دوای قەتڵی مەحسا ئەمینی معادڵاتەکەی گۆڕی ژنان هاتنە مەیان لە کوردستانەوە و ئەمە بوو بە شتێکی سەرتاسەری بۆ شارەکانی تری ئێرانیشی ڕێکخست بۆ هاتنە سەر شەقام کیژانی ئێرانی بەڕاستی وەکو بە تایبەتی لاوان و کیژان هەردووکیان بەیەکەوە توانیان ئەم معادڵاتە بگۆڕن هەر بۆیە سەرکوتەکانی لەسەر منطقەی کوردستان زۆر زۆرتر کردەوە لە ماوەی ئەخیرە جوان ڕۆی ینی تانک و تۆپ و تەواوی ئەدەواتی جەنگی هێنا جوانڕۆ مەهاباد شارەکان ترسنا و ویستی بەم شێوەیە گڕنتارنەترین لە جاران مەناتقی کوردستان لە بزوتنەوەکەی تێک بشکنێت منتها ئەبینین کە بزوتنەوەی کە لە ئارادایە لە منطقەی کوردستانە کۆماری ئیسلامی بەڕاستی بە سادەیی دەرەقەتی نایەت. زۆر سپاس بۆ تەوزیحەکانە شەو بۆ مرادیە لەم خۆت لە ئیشارەیەکی کورتت پێکرد ئێستا من پرسیارەکەم ئەمەدا با تەوەجێبەوەی کە لە سەراسەری دنیاداوە بە تایبەت لە وڵاتانی ژێردەستە و حاکمیەتی ئیسلام و ئیسلامی سیاسی و دواکەوتووی ستەمی مزاعف و چەند لایەنەیان لێ ئەچێژنان بەڵام مەبینین لە شرایەتی ئێستای پرسیارەکەی منەمە لە وەزیەتی ئێستای ئێرانە کە دەبینین 6 مانگە کۆمەلگای ئێران دژ بە جمهوری ئیسلامی و دژ بە مناسباتی دواکەوتووی و دژ بەم هەموو نابەسامانیەی کە لە کۆمەلگایە جمهوری ئیسلامی بەدیهێناوە حەزەکەم باز لەمە بکەی بە وردی نەقشی ژنان لەم ڕاپەڕینەدا دژ بە جمهوری ئیسلامی کە جمهوری ئیسلامی لایەک و خۆی لە ژێر ئێعتراز و ناڕەزایەتی بەربەرینی خەڵکی ئێران و ژنانی ئازادی خواست ڕوبەڕۆ و لایەکی تریشۆ خۆی بەلەحاظی اقتصادی و بنبەستی لە رابطە لەگەڵ ئەوزاعی دنیایی بە بنبەست گەیشتۆ دووچاری تەناقضات بووە. پرسیارەکەی منە گەر جەمی کەم و ئەمەدا ئایا چه ئینتزار و تەوەقعێکە کرێ هەرچەند لە هەموو دنیادا هەموو ساڵێک کەم و زۆر پڕەنگ و کەمڕەنگ ڕۆژی جەهانی ژن ڕێز لێ دەگیرێ و خەڵکێکی زۆر بە پیری ئەم ڕۆژەوە دەچن. پرسیارەکەم بەمەدا با تەوەجێ بەم وەزیەت و فەزای جامعەی ئێران تەوەقع و ئینتزار لە بەرگوزاری باشکۆتربوونی ڕۆژی جەهانی ژن لەم ساڵە چەندێ تەوەقع کرێ و بەڕای تۆ پێدوا بێت چۆن بڕێوە چێ و بانگەوازی خودی شەو بۆ مرادی بۆ ژنانی ئەو کۆمەلگا و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب چییە؟ ئەوەی کە زیاتر دەبێت بایخی پێ بدرێت لەم سەردەما بە تایبەتی بوونی ژنانە بە پێچەوانەی پێناسەی باوی کۆمەلگا ئەوەی کە ڕژێم هەمیشە هەوڵیدا بۆەوەی کە جێگری بکە ژنان لە مەیدانی خەباتە ڕاو بنێت و نەهێڵێ خۆیان دەربخەن بە کۆمەلگای سەلمان بەڕاستی دەیان و سەدان ژنی ئازادی خواز و یەکسانی خواز هاتنە ئاراوە دەنگی خۆیان هەڵبڕی یانێ شتێکە کە زۆر زۆر بەرچاوە و ئەگەر چای بە ڤیدیۆ خەبەرەکانە پخشێنین ئەبینین کە نەخشی ژنان چەندێ بەرچاو بووە لە مەناتقی کوردستانەوە بە تایبەت ئەمە تەکسیر بووە بۆ تەواوی ئێران و دیارە دوای 43 ساڵ حاکمیەتی جمهوری درەندەی ئیسلامی و سەرکوتکردنی مبارزەی ژنان لە ئێرانە ئێستا کە ئەم ئاورە بڵێسەی سندۆ و ژنان هاتوونەتە ئارا و ژنان لەگەڵ پیاوانە بە تایبەتی لەگەڵ لاوانە لەسەر جادن لەسەر شەقامەکان شەڕەکەن بۆ مافی یەکسانی خۆیان تەوەقعەکە ئەوەیە کە سەری ئەم خەباتە نەوەستێت یەک پارچەتر
متحدتر بە ورەیەکی بەرزترەوە دەبێ هەشتی ماش ڕۆژی جیهانی ژن بەرگوزار بکرێت لەمە خراپتر نابێ واقعیەتەکەی ئەوەیە ئەم ڕژێمە دەبێ بڕوخێت یعنی سەری ئەم خەباتە نابێ بنەوێ و من بانگەوازم ئەوەیە کە لە ڕۆژی هەشتی ماشە هەرچی باشکۆتر هەرچی منسەجمتر هەرچی یەکپارچەتر ژنان بە تایبەت بێنە سەر شەقامەکان داوای مافی ڕەوای خۆیان بکەن داوای مافی یەکسانی خۆیان بکەن زەڕە زەڕەی ئەو ئازادی هایی کە لێیان سەندراوەتەوە ئەبێ بە دەنگی بەرز دەنگیان هەڵبڕن هەروەها کە تا ئێستا لە شەشمانگەی ئەخیرا شاهدی بووین کردویانە دەبێ بە یەکپارچەیی زیاترەوە بێنە مەیدان. سپاس بۆ تەوزیحەکانت. شەو بۆ مرادی حەز دەکەم پرسیارێک تراوە بکەم ئەلارەغمی ئەوەی کە لە حاکمیەتی 40 چەند ساڵەی جمهوری ئیسلامیە ژنان زۆر بەرچاوە پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب نەتەنها بۆ بەرابەری ژن و پیا و ئەحقاقی حەق و حقوقی ژنان بەڵکێ لە عەرزهای جۆراوجۆری اقتصادی و سیاسی و فەرەنجی و مانە تەلاش و مبارزەیان کردووە و ئەمە دیارە ڕانەوەستاوە یەک ڕۆژیش کەم یا زۆر هەمیشە لە تەی ئەم 40 چەند ساڵەیە ئەم تەلاش و مبارزە کراوە. پرسیارەکەی منەمەدا پێت وایە تەحققی ئازادی و بەرابەری ژن و پیا و لەژێر دەسەڵاتی حکوومەتای وەک جمهوری ئیسلامی و دواکەوتوودا ئیمکانی هەیە یا ئایا تەنها مبارزە بۆ بەرابەری ژن و پیا و حقوقی ژنان ئایا ئەمری تەنیا خودی ژنانە یا ئەرکی کۆمەلگایە بەعام؟ بێگومان لەژێر حاکمیەت و دەسەڵاتی جمهوری ئیسلامیە مسۆگەر نابێت. ئەمە تاریخی نەنگینی ئەم کۆماری ئیسلامیە نیشانی داوە کە هەتا بتوانێ بە تەواوی هێزیەوە ناوەستێ لە سەرکوتکردنی ئەوەی کە مافی ژنان بدات بەگشتی مافی مرۆڤ بدات هەر بۆیە بە بێ ڕووخانی جمهوری ئیسلامی بە بێ تەواوبوونی جمهوری ئیسلامی ئەم شتە مسۆگەر نابێت. ئەمە شتێکە کە زۆر ڕوون و دیارە بەڵام مەسئلەی مافخوازی ژنان لەلایەکەوە دەبێ ژنان خۆیان وشیار بن و بێنە مەیدان و زیاتر لەم خەباتە بەشداری بکەن بەڵام ئەرکی سەرشانی هەمووی کۆمەلگایە. خەباتی ژنان خەباتێکی جیاواز نییە لە خەباتی چینایەتی لە خەباتی چینی کرێکار و چەوساوە گرێ خواردووە بەیەکەوە یعنی ئەم بزوتنەوەی بزوتنەوەی چینی ژێردەست و چەوساوەیە کە ئەبێ کۆمەلگا خۆی بڕەهێنێ لە ژێر زنجیر و کۆتوبەندی دەسەڵاتداری جمهوری ئیسلامی و دەسەڵاتداری کاپیتالیزم بۆیە ئەم دووشتە بێکە و گرێیان خواردووە و ئەرکی تەواوی کۆمەلگایە یعنی پیا و ژن ئەرکیانە کە ئەم خەباتە بەڕێوە بن و بە سەرنجامی بگەێنن و بە سەرنجام گەیشتن و ئازادبوونی ئینسانەکانی کۆمەلگای ئێران شتێک جیاواز لەگەڵ ڕووخانی جمهوری ئیسلامیان نییە و تا جمهوری ئیسلامی نەڕووخێ ئەم مافانە بەدی نایێت بەڕاستی. سپاس. لە ئیدامەی ئەم ئێتراز و مبارزەیە کابینین بە پانایی جۆغرافیای ئێران بە ئیسلاح زەوی لەژێر پای جمهوری ئیسلامی و سەرانی جمهوری ئیسلامی داغ کردووە و خەوی لە چاویان ڕواندووە و وەحشەت دایگرتوون و هیوادارم ئەمە بەردەوام بێ و بە هێزێکی زۆرترۆ ئەم مبارزە و ئێترازە ئێدامەی ببێ. پرسیارەکەی منەمەیە لە رابطە لەگەڵ هەماهەنگی ئەم ئێتراز و مبارزە کە خەڵکی کۆمەلگای ئێران دش بە جمهوری ئیسلامی و دواکەوتویی و ئەو هەموو بێحقوقیە کە بۆ کۆمەلگا تەحمیل بووە مبارزاکەن لە خارج کشوەرە
چه ئەقداماتێک لە تەرەفی ئەحزاب و نیروهای چەپ و ئینسانهای ئازادی خواست پێ وایە لە 8 مارسا لە دەستورا دەبێ ئایا دەکرێت لە عینی حاڵە چه ئەقداماتێکە کرێکە هەماهەنگی لەگەڵ ئێتراز و مبارزەی خەڵکی ئێران تاثیراتی ئەم ئێتراز و مبارزاتە کە لە دەرەوەی ئێران لە ئەکسەری وڵاتانی ئوروپایی و ئەمریکا و کانادا و ئوسترالیا بەرگوزارە بێ پێدوا بێ تاثیراتی ئێمە ئێتراز و مبارزەکە بە شکڵای ژۆراوژۆر لە خارج کشور بەڕێواچێ لەسەر ئێتراز و مبارزاتی خەڵکی ئێران و بەتایبەت مبارزاتێک کە ژنان لە داخلی ئێرانە بەڕێوەی دەبن پێدوا بێ چه تاثیراتێکی بێ و چەندێ مهمە چەندێ دەور و نەخشە گێڕێ ئەحزابی چەپ ئینسانهای ئازادی خواز ئینسانهای ڕادیکاڵ و بەرابەری تەڵەب لە دەرەوەی سنوورەکانی ئێرانە بەردەوام بە خەباتی خۆیان درێژەیان داوە و ئەم 43 ساڵە ئەگەر دوور بوون لە ئێران و لە خەڵکی ئێران و لەو منتقە جوغرافیایە بە ئیجبار نەیانتوانێ و زیندگی بکەن و ڕاونراون بۆ وڵاتانی غەربی بەڵام بەردەوام هەر بە خەپاتی خۆیان درێژەیان داوە و هەزاران هەزار شێوە لە شۆڕشکێڕیان نواندووە دیارە مەسئلەی 8 مارسیش مەسئلەیەکی گرنگە بۆ ئەحزابی چەپ و ئینسانهای ئازادی خواز و یەکسانی خواز و قەتعەن بەرنامەهای جۆرواجۆر لە دەستورایە وەکو بەرگوزارکردنی میتینگهای جۆرواجۆر وەکو کۆڕ و کۆمەڵ و مانیفستاسیۆنهای جۆرواجۆر لە وڵاتە جۆرواجۆرەکانە لە شارە جۆرواجۆرەکانی و قەتعەن بەرنامەهایەکی شڕوپڕ بەرگوزار ئەبێت و باشکۆتر لە جاران بە تایبەت ئەم مەسئلەی بزوتنەوەی 6 مانگەی ئەخیر و خیزش بزوتنەوەی ئێرانە لە دەرەوەی سنوورەکانە دەنگدانەوەیەکی زۆری بووە تەوەجۆی خەڵکی غەربی بەخۆی جەلب کردووە و گەنجانی دەرەوەی سنوورەکان حتا کەسانێک کە ممکنە لە پێشدا لە وەزعێتی ئێران خەبەریان نەبوو بێ هاتوونەتە مەیدان و پشتیوانی خۆیان دەربڕیوە لە بزوتنەوەی خەڵکی ئێران و من پێم وایە ئەم ساڵ لە هەموو ساڵێک تایبەتمەندی زۆرتر ئەبێ وازانم و مطمئنم و ئاگادارم کە بەرنامەکان زۆر بە چڵۆپڕی و بە جوانی و بە شکۆدارتر بەرگوزارە بێت زۆر سپاس بۆ تەوزیحەکانە شەو بۆ مرادی من پرسیارم نەماوە ئەگەر نوکتەیە من نەمپرسی بێ یا شتێ حەزەکەی بیڵێی فەرمو و فرسەتمان هەدە و ئەگەر شتەیەکت مابێ ئەتوانی دافێکی من هەروەکو وتم بانگهێشتی خۆم کرد بۆ خەڵکی ئازادی خواز و یەکسانی خوازی ئێران بۆ خەباتێک کە لە سەرتاسەری ئەم 40 ساڵە لە خۆیان نیشانیاندا و بە شێوەهای مختلف جمهوری ئیسلامی سەرکوتی کردووە بەڵام 6 مانگەی ئەخیر نیشانیدا کە خەڵکی ئێران نەترسترن لەوەی کە جمهوری ئیسلامی بیری لێ کردەوە و خەوی شەویان لە جمهوری ئیسلامی سندووە بەڕاستی و هەر لێرەوە سەری کوڕنشتیان بۆ دانەوێنم درود ئەنێرم بۆ تەواوی ئەو خەڵکە ئازادی خواز و یەکسانی خوازە کە بێوچان لەسەر شقامەکان بوون گیانیان بەخت کرد سنگیان کردە قەڵغانی گولە و هیوادارم ئارزوم ئەوەیە کە ئەم ساڵ 8 مارس هەرچی باشکۆتر بەرگوزار بێت و بتوان بە یەک پارچە و متحد بێنە مەیان و دوایی بهێنن بە عمری نانگێنی جمهوری ئیسلامی زۆر سپاس بۆ تەوزیحەکان و بۆ بەشداری لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا شەو بۆ مرادی منیش سپاسی تۆ ئەکەم زۆر مەمنون کاتێکی خۆش بۆ خۆت و بینەرانت زۆر سپاس بۆ تۆش بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر شوێهان ساخی و سڵامەتیتان ئارەزومانە شاد و سەرکەوتوو بن